مامۆستا چۆنی؟ باشی مامۆستا؟ سلامە بیاخوا. مامۆستا سەید ئەحمەد بەرزنجیم لەگەڵەوە نییە؟ بەڵێ فەرموو. مامۆستا وەڵا لەسەر ئەو هێرشانەی ئەو ڕووداوانەی فەڵەستین و ڕۆژاوای کوردستانە پرسیارەکەم لێتە بوو. بە هیواشم قەپات نەکەی. جنابە. یعنی ئەمە بە پرسیارەکە بکەین یعنی کامران فتنەکەی. کامران فتنەکەی. سەید ئەحمەد بەرزنجی ئەمە لەو فتنە چین. شەرم لە خۆت ناکەی بەو تەمەنەوە. وەختی خۆی پەیمانە ساعت 5 تەلەفۆنم بۆ کردی و ساعت 5 تەلەفۆنم بۆ بکەوە 10 جارم بۆ کردی نەوێرە هەر بگریەوە لەسەر هەڵبژاردنەکانی تورکیا بوو کە تو دەنگ داوات لە خەڵک کرد دەنگ بدەنا ئەردۆغانی بۆ فتنە چین. دوای بەخۆت خاوەن و نەبووی ئەمە چم کردی یعنی جوان نییە لە بۆ کەسێکی تو بەو تەمەنەوە ئەو قسەی دەکاتن و تەلەفۆنیش قەپات دەکات.